سنتەرێ ناحیا سنوونەیە کووت کەفتە باکوورێ قەزا شنگال پشتی بەگەڕیانە ڕژەکە زۆریە ئەوەرێن دنەوە کەمپادەر شنگال جارەکەدن ژیان زۆربەی دەبەرە ئاسایی بووە ژڕووی ئەمنی بە و تا ڕادایەکی ژڕوێ خزمەت گوزاریژی بە ئەمنی بە ڕەوشا دەبەری گەلەکە باشە بەلکی هەکە هەنێک کێشبە کێشێت ئاسایینە نابەرە هەنەگالیە هەبن گەهشتینە تەفاهمێت گەلیەک ئەو هەموو جهەکی هەنە لێب ئەوەیەکی گشتی ڕەوشا شنگالش عالی ئەمنی بە باشە خدي وضعي أمني شنقال يعني مثلا حكومتي دا تزافن أكيد يعني مثلا دسيت جاينا بس الحمد لله يقنجا خوش وضع أمني باشا ناش مرحلات بيجي مرحلة خرابة هنا بيجن أنا لا يعني سياسي بيجن شنقال نا أمانة شنقال أمانة شنقال هيا وقوات الفيدر دا همو خلق شنقالن هشتي صدي خلق شنقال حماية شنقالن كا گرفتە هەرە مەزل بەرڤەگەڕێنە ئاوەڕێن خراپیا ڕەوشە ئەمنی بوو لێقای مەقامی قەزا شنگال بۆ کورسات نیوز ویشەوەی بەحسێ ڕەوشە ئەمنی دکات حالە چێبوون منطقه شنگالدا ئەوژی تەخریب بوو ئەوژی فتنە بوو نێبەرە خەڵکە شنگالدا نێبەرە ئیزدیا و عەرەبادا بەس ئەو حالت وساجی تو تاثیرنی نەسەر ئەوەیت ئەمنیجی الحەمدلله قواتێت ئەمنیت موجود ڕاستە قوات متعدد هەنا ئەحزاب هەنا ڕاستە بەس هەموو بلحظة صفر جميع أحزابات موجود قوات موجود هم يك دستن يك رنجن يك دنجن اش حفظ الامن وامان اي منطقه شنغال ده بمواطن هم التعاون استر امان شنغال پشتی کولسەی تەباقە ساڵە 2014 قەزا شنگال کەفتێ دەستێ تیرۆستێن داعشدا پتریا خەڵکەی ئاوەرەی کەپا ببوو لێنها جارەکەدن ژیانی لە شنگال دەست پێکریا و قایمەقامی شنگاژی داخواز دەکات ئەوەرە بەگەڕێنەوە بۆ سەرزێدێ دایک و بابێن خوا شروع قدر كرساد نيوز شنغال